من بۆنی سەر و پێم نایە قەت لەبەرەوەی بە شامپۆی شۆمەوە. بەچی؟ شامپۆ. بە شامپۆ؟ بەڵێ. ئەی تامی تێک ناچێت؟ نا. ئەوتان لێ بێ لەم ڕۆژەیە چی بە سلێمانی ئەڵێی؟ هیوادارم سلێمانی هەر بەرز و نەمر بمێنێت و هەر گەورەتر و گەشاوەتر بێت و هەموو ساڵە یادی بکەینەوە. شوشەیەکی سلێمانی و بەلاوە زۆر جوانە. اینجا سلێمانی شتێکی هەیە ناشرین بێ؟ وشە. ئەخەزم هیچ وشەیەک هەیە تیای ناشرین بێ. خەڵکی سلێمانی هەموو ماموشەکانیان زۆر جوانە زۆر باشە. چی زۆر تایبەتە؟ قوربانەوە. قوربانەوە ها؟ ئەی حەزت خواردنیەکە؟ کفتە. خۆ دروستەکەی؟ ئەرە وەڵا. خۆش دەرەچێت؟ وەڵی من قەرار نایەمە توانین دایکم قەرار بە بڵێ خۆش دەرەچێت یان ناخۆش دەرەچێت ئەوە دایکمە. بزان بڵێ خواردنی خۆشە یان ناخۆشە؟ خواردنەکانی خۆشە؟ زۆر زۆر. سەچی یاوەتەوە؟ دایکی. ئەوە؟ بەڵێ. کفتی سابوونکەران دروستەکەن وایە؟ تەوانێ مەمومان کفتی سابوونکەران لەبێ خەڵکی سلێمانین هەرەوا بێت. لەو سەر و پێ لە سلەیمانی یەکەمە. بە جیپە؟ بە جیپە. برنجی نایلۆن؟ ئەویش خۆشە بەس بەڵام جیپەکە عەجیبە. هاوڵی خەستە بێتەوە؟ خەست و خۆڵ ئەو خوشکم وەستای سەر و پێیە. وەستای سەر و پێ. بەتەماکەی داوەت ماکەی؟ بە چاوانت کاکە جەنابەت بدەوێت. ئەڵێ وەستای سەر و پێ. بەڵێ ڕاستە. بەڵێ. باشە سەر و پێ چۆ خۆش دەرەچێ و تام و لەزەتەکەی بە لەزەت دەرەچێ؟ ئەها یعنی باسی کەم لاوەڵەوە هەبی کە منجەڵەکە خستە سەر قاچەکەی سەرەکەی بخە ناو ئاو. هیچی تێمەکە مەعەدا بەس خوێنە بێ. خوێی تێکە و ئاوێکی زۆری تێ بکات تا جیبەکە حازرەکەی. جیبەکە زۆری تێ ئەچێت تەبعان. دوورینە اینجا برنجەکەی ئەگەر دوو سەر و پێ بێ کیلۆ نیوە گۆشتی تێ بکە. کیلۆیە کشمیشی تێ بکە. ئەوانە ناخۆشەی بەچی ئاڕوە؟ ئەها من بۆنی سەر و پێم نایە قەت لەبەرەوەی بە شامپۆی شۆمەوە. بەچی؟ شامپۆ. بە شامپۆ؟ بەڵێ. ئەی تامی تێک ناچێت؟ نا. ئیتر ئەرە وەڵا ئیتر ئەوە جیبەکەم هەموو حازرە کە کردمە ناوی تر ئاوەکەشی دەرمانی تێ ناکەم. دەرمانی جیبەکەیە لە ناو دوورینەکەەوە یەتە دەرەوانیە تاماوەیەتەوە بە ناو سەر و پێکە تا خەست نەبێتەوە 4 ساعت 5 ساعت سەر و پێم لەسەر ئاگرە. وەڵا باخۆسیۆ کرد بە دڵمانە. عافێتی بێ. چاوان هەچ کاتێکی ژێی دەرگام کراوەتەوە بۆ جەنابتان. بەخێر بێ. چ شتێکی سلێمانی ولا جوانە؟ سلەیمانی میوانداریەکانی خۆشەویستیەکەی ڕێزگرتنەکەیان بەڕاستی تایبەتە. چی بە سلێمانی ئەڵێی؟ ئەڵێم سلەیمانی خۆشم ئەوێت. ڕۆحم بە فیدات بێ شاری لەدایک بوونم. چی بە سلێمانی ئەڵێی؟ اینجا سلێمانی چی ناخۆشیتیە؟ هەر هەمووی خۆشیە، هەر هەمووی جوانیە. ئەمڕۆ چاکەڵەپە. ئارێ بەخ ئارە وەڵا چاکەڵ. ئەم سەر و بەستە و بەستووە ئەمە دەستوری شوێیە؟ وڵا دەستوری ئێرەیە. بەخوا من 30 ساڵە لێرە ناژیم. ئەمە یەکەم ئاهەنگە کە بەشداری تیاکەم. زۆر پێ خۆشحاڵم کە لەم ئاهەنگا بەشداریم کردووە. باشە چۆن توانیتە 30 ساڵ بێ ئێرە بژین؟ وەڵا حەزم کرد. ئیتر تەوا؟ نا ئیتر تاقەتم چوو لەوێ حەزم کرد بێمەوە لێرە بژیم. ئەی مناڵ هاو لەگەڵتا؟ مناڵەکان 4 هەیە بەس هەمویان لەوێن. نەوەڵا ئەوان نانەوە. هەچ کەسە ئیش و کار و ماڵی خۆی هەیە بڕوا ناکەم لەگەڵ ما بێنەوە. بەس من حەزم کرد بێمەوە. شتێکی سلێمانی و بەلاوە جوانە سیفاتێک؟ وڵا ئەگەر بێتە سەر ڕاستی هەمووی جوانە. ئەگەر جوان نەبووە ناهاتمەوە. یاخوا بەخێر بیتەوە.